احنا مواطنين اجينا ئێمە بەشداربووانی پرۆژەی دەشتی بەهەشت کە بە یاسایی و بە گوێرەی یاساکانی دەستەی وەبەرهێنان بەشداریمان لە پرۆژەکەدا کردووە داوای مافی خۆمان دەکەین و تەنانەت ڕەزامەندی پارێزگاری کەرکووکمان وەرگرتووە ئێمە لە شوقەکاندا نیشتەجێ بووین بەڵام ئیهانەمان پێکراوە بە وێنە و گرتە دەتوانین ئەمە بسەلمێنین ئێمە پارەماندا و بەشێک لە کارەکانی پرۆژەکە دواکەوتو و ڕوبڕووی زیانی مادی و دەرونی بووینەتەوە داوای کەرەبوو دەکەین. كان مشروع استثمار مال دشت لە 2009 هاتووینە تێرە و بەشداریمان لە پرۆژەکەدا کردووە من وەکو خۆم بەشداریم بە کڕینی ڤێلا کردو و قیسەکانیشم داوە بۆیە داواکارین پرۆژەکان تەواو بکەن پێویستە حکوومەتی هێرێم بە تەنگی متمانی خۆیەوە بێت چونکە بەر لەوەی کە زیان بە هاوڵاتی بگات زیان لە متمانی حکوومەت دەدات ئێمە لە دژی حکوومەت لێرەگر نەبووینەتەوە بەڵکو لە دژی ئەو کەسەی کە پرۆژەکە جێبەجێ دەکات و بەڵێنەکەی نەبردۆتە سەر لە کاتێکدا 104,000 دۆلارم لە خۆی 120,000 دۆلار بە شێوەیەکی داوە. وإذا نشوف إنه المشروع مدى يتكامل لە کەرکووکەوە کڕیمانە لێ ڤیلەمان کڕە دەشتی بەهەشت پارەمان داوە هەمووی کامل داوێتی ئەوە کڕێتەوە شوقی کڕەوە برادرم شوقی کڕەمانە پێکەوە من هێنایانم لەبەر خاتر قسەی من وتم ورم بیکرد لە مجەمەعە بەناوبانگە خۆشە بەستە تقریبا 11 ساڵە ئێمە هیچ شتێکمان وەرنەگردووە هیچ پارەشمان کامل داوە داواکەین لە کاک مەسعود لە کاک نێزیروان لە کاک مەسرور حەلێکمان بۆ بدۆزنەوە چەند جا بەداری هەیە سیستمانەوە تۆ فایدەی نییە یعنی گلەی لەوان ناکەین یعنی نازانین گلەی لە کێ بکەین داواکەین لە هەموو لایەنێک چارێکمان بۆ بکەن ئەمە من شخصی خۆم 11 دەفتەرم داوە ئەم لەم برادرە 8 دەفتەری داوە ئەو برادری پشتت ئەوە 9 دەفتەری داوە